پڵنگەکانی سیبریای باخچەی ئاژەڵانی بەغدا لە تاو گەرما چوونەتە ناو ئاوەوە. ئاخر پلەی گەرما لە بەغدای پایتەختی عێراق 45 پلەی سەدیە. کارمەندانی باخچەی ئاژەڵانی زەورا لە بەغدا بەهۆی گەرماوە سەرقاڵی دابینکردنی کەشێکی شیاون بۆ ئاژەڵەکانیان بۆ ورچەکان و ئەسپ و مەیمون و ئاژەڵەکانی تر. فێنکەرەوەیان داناوە جارجارەش ئاوڕشیان کردنیان بە ئاو. توانیمان فێنکەرەوە دابین بکەین یان دروستکردنی هەندێک حەوزی مەلەکردن. هەروە خواردنەکانیش بە بەستویی دەیاندەینێ و ئاوڕێشنکردنیان بە ئاو هەمووشی لە پێناو کەمکردنەوەی پلەی گەرمای جەستەی ئاژەڵەکانە. لە دوای ڕووخانی ڕژەمی سەدام حوسێن لە ساڵی 2003ەوە باخچەی ئاژەڵان لەلایەن تاڵانچیەکانەوە تاڵان کرا. ئەو باخچەی سەردەمانێک گەورەترین باخچەی ئاژەڵان بوو لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا. ئێستا باخچەکە لە ناو پاچی زەورای بەغدایە و نزیکەی 1000 ئاژەڵی تێدایە. دیمەنی ئاژەڵەکانی ژڕوونە لە چه خۆشبەختیەکدان. لەم وەرزی هاوینەدا خەرجی پێداویستیەکان کەمی کردووە. سەرڕایەوەش فەرمانگەکەمان توانی کە پێداویستیەکان دابین بکات تاوکو ئاژەڵەکان بپارێزین و چاودێری بەردەوامی پلەی گەرمای جەستەیان بکەین. ئەگەر ڕۆژگارێک باخچەی ئاژەڵانی زەورا یەکێ بوو بێ لەو شوێنانەی خەڵکی دەرەوەی بەغدا بۆی چوو بێتن، ئێستا ئەوە دۆخی باخچەی ئاژەڵانە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا.